لا یاری کۆتایی خولی پلە دوی کوردستان لەسەر یاریگای ئاکرێ بەردەڕەش و شێخان بێگەیشتن. یاریەکە بە بەهێزیەوە دەستی پێکرد، هەردوو تیپ هەوڵی پاڵەوان بوون و یەکلاکردنەوەی گەیشتن بە پلەیەکیان دەدا. بەردەڕەش بە فشارەوە دەستی بە یاری کرد و بەهێزتر دەردەکەوت. لە خولەکی سێزدا ئیهاب مەحموود توانی بەردەڕەش بە گۆڵ یەکەم لە یاریەکە پێش بخات. شێخان لە ناوەڕاستی نیوە یەکەمەوە کەوتە نێوکەشی یاریەکە و هەوڵی یەکسانکردنەوەی ئەنجامەکەی دەدا. بەردەڕەش پشتی بە هێرشی هەڵگەڕاوە دەبەست، هێرش بە هێرش لە نێوان هەردوو تیپ ئاڵ و گۆڕ دەکرا. خالید موسا لە دوا خولێک دەرفەتێکی ئاسانی لەدەستدا، نیوە یەکەم گۆڵی زیاتری لە خۆی نەگرت و بە تاکە گۆڵێکی بەردەڕەش کۆتایی هات. لا نیوەی دوم بەردەڕەش دوو دەرفەتی ئاسانی لە پێش بوو ئەنجامەکە دوو هێندە لێ بکات، بەڵام تۆپ ڕێگای گۆڵی نەگرت و بەرەو ستون ڕۆیشت. یانەی شێخانیش توانای بنیادنانی هێرشی نەبوو، تەنها بەم دوو لێدانە لە دوورەوە هەوڵی خۆی بۆ گۆڵدا سەرکەوتوو نەبوو. یاری بە تاکە گۆڵێکی بێوەڵام بە سوودی بەردەڕەش کۆتایی هات. سپاس بۆخوا وەکو پلانماندا نەبوو، پلانەکەمان جێبەجێ کرد. چکە لە بیدادەکەیوە پلانەکە ئەوە بوو کاسەکە بەدەست بێن کۆڵ نەدەین. الحەمدوللا زۆر دڵخۆشین، خۆتان دیتان یاریی زۆر زەحمەت بوو، چکە دێربیە بەینی دوو تیپە لە یەک شاردا زۆر بە زەحمەت کەفت. الحەمدوللا ئەو پلانەی دامان نەبوو جێبەجێمان کرد و سپاس بخوا. بۆ یاری ئەمڕۆمان بەرامبەر بەردەڕەش ئێمە ئامادەکاریەک زۆر باشمان کردی بیوەکیانی شێخان. هەمی هەوڵێک خۆمانیشدا لە هەردوو گێم و هافتایم زۆر هەڵی گۆڵمان چوان بەڕاستی. بۆیش وای کرد لە هەفتایم یەکەم گۆڵێک لە سەرمان بکرێتن، بەو گۆڵا یاریەکە کۆتایی پێبێت و پیرۆزبایی لایەنەی بەردەڕەش دەکەم. ئێمەش وەکیانی شێخان هەڵێکی ترمان لە پێشماوە لە هەفتەی داهاتوو ئینشەڵا ڕوبەڕووی یەکێک لایەنەکان یان حاجیاوە یان سەنگەسەرە دەبینەوە، بەشکە بتوانین لەو یاریە دەبێ ببینەوە و سەرکەوین بۆ پلەیەکی کوردستان. یانەی بەردەڕەش دوای سێ وەرز دابڕان لە خولی پلەیەک بە پاڵەوانی خولی پلە دوو خۆی گەیاندەوە خولی پلەیەک. شێخانیش لە دوایاری خولەکە ڕوبەڕووی حازیاوە دەبێتەوە، براوە بە پلەی دووەم دەگاتە خولی پلەیەک. حوسێن محەممەد، کەناڵی پێیام ئاکرێ.